ژمارەیەکی زۆری خۆپیشاندەران لە مەیدانی مەڵتەپەی ئیستانبول کۆبووبوونەوە وەک کۆناغی کۆتایی خۆپیشاندانی داد کە 3 هەفتە لەمەوبەر لە ئەنکەرەوە دەستی پێکرد. خۆپیشاندەران ئەو دروشمانیان هەڵگرتبوو کە لینووسرا بوو دادوەری و ئاڵای تورکیایان بەرز کردبوو و پشتیوانیان بۆ ئەو گرتبوونەوەی دادوەری دەردەبڕی کە جەهەپە ئۆپۆزیسیۆنی تورکیا بەڕێوەی دەبرد. دەیان هەزار کەس بەشداریان لەگەڵ کەمال کلیچدارۆغڵو کرد لەم ڕێپێوانە 425 کیلۆمەترێدا لە ئەنکەرەوە بۆ ئەستەمبول. ئەم بزاوتەی ئۆپۆزیسیۆنی تورکیا پاش بڕیاری زیندانیکردنی نوێنەرێکی جەهەپە بوو بە تاوانی سیخوڕایەتیکردنی لەشکریانە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا خۆپیشاندەرانی بەوە گونابار کردووە وەک دەڵێ خۆپیشاندەران لەگەڵ تێرۆریستاندا پێکەوە کار دەکەن، ئەمەش وەک ئاماژەیەک بەسەر هەڵداوانی کورد و هەروەهاش فەتحوڵڵا گولەن کەسایەتی ئاینی کە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نیشتەجێیە.